لە چوارچێوەی بڕیارەکانی دوایین کۆبوونەوەی ئەنجومەنی سەرکردایەتی کۆمەڵی دادگەری کوردستان لێژنەیەکی باڵای سەرکردایەتی بە مەبەستی سەرپەرشتیکردنی پرۆسەی هەڵبژاردننی بەرپرسی مەڵبەند سەردانی مەڵبەندی گەرمێنیان کرد لە شاری کەلار. لە کۆنفرانسێکی نێوخۆییدا لوقمان شێخ مەحموود وەک بەرپرسی نوێی مەڵبەندی گەرمیان هەڵبژێردرا. دوای بڕیاری ئەنجومەنی سەرکردایەتی کۆمەڵ ئێمە ئەمڕۆ لە گەرمیان بووین بۆ دیاریکردنی بەرپرسی مەڵبەند کە کاندیدە بوو یەکێک لە یەک کاندیدمانە بوو بەڕێز مامۆستا لوقمان و بە دەنگدانی ئاشکرا و پرۆسەیەمان یەکلای کردەوە. ئەم پرۆسەیە دیارە بە پێی کۆمەڵی ڕێککار و میکانیزمێک کە پێشتر گیراوەتە بەر و پێشتر کارمان لەسەر کردەوە. ئەمڕۆ سوپاس بۆ خوای گەورە لە کەشێکی برایانەی ئیمانیانە و بە ڕۆحیەتی یەکتر قبوڵکردن هەموو ئەندامان پێکەوە هاوڕابوون لەسەرەوەی کە بەرپرسی نوێی مەڵبەند دیاری بکەم بۆ داهاتووی. بەڕاستی ئەمە ئەرکێکی قورسە، ئەرکێکی ئیسلامیە. بەرپرسی مەڵبەندی کۆمەڵ لە گەرمیان بەڕاستی ناوچەیەکی فراوانی هەیە، چەند شار و شارۆچکەیەکی لەژێر دەستە و تابعی مەڵبەندی گەرمیانە. لەبەرەوە ئیشەکەمان زۆر قورسە و ئینشاڵڵا ئەوەی کە پێمان بکرێت درێخی ناکەین، ئەوەی کە لە توانامان بێ قسوور ناکەین ئینشاڵڵا. بەڵێ ئینشاڵڵا هەوڵ دەدەین بە شێوەیەکی ڕێک و پێک برە و بە ئیشەکانمان بدەین، پەرە بە تواناکانی کۆمەڵی دادگەری بدەین لە سنوورەکە و لە بواری داوا بە تایبەت ئێمە ئێستا خاوەنی نووری حیکمین، خاوەنی عەبدوڵڵای کوڕی عومەرین کە مەدرسەیەکە قوتابیان پێ ئەگەیەنێ، فەقێ پێ ئەگەیەنێ، خاوەنی چەندین پرۆژەی ترین هەوڵ دەدەین بەردەوامی پێ بدەین و فراوانتریان کەین ئینشاڵڵا. بڕیارەکانی دوایین کۆبوونەوەی ئەنجومەنی سەرکردایەتی کۆمەڵی دادگەری کوردستان بە هەنگاوێکی استراتیژی و گرنگ بۆ نوێکردنەوە و بەرزکردنەوەی ئاستی کارە حەزبی لە قۆناغی داهاتوو دادەنرێت. ئەم بڕیارەدرا بەڕاستی ئەمە لەسەر مەساسە ئەم لیژنەیە پێکات کە بۆ تەشکیلاتی کۆمەڵ هەم بۆ مەکتەبەکان هەم بۆ مەڵبەندەکان بۆ ئەوەی کە بەرپرسی مەڵبەندەکان هەڵبژێری. ئەمە یەکێک بووە لەو بابەتانی کە سەرکردایەتی گوێی لە کادر و ئەندامانی خۆی گرتووە، یعنی پێڕەویشی بۆ هەموار کرد و بڕیاریشیدا کە ئەو مەڵبەندانەی هیچ سەرکردایەتیشیان لە سنوورەکە دەرنەچووە کۆنفرانسی بۆ بگرێ و یەکێکی هەڵبژێن بە بەرپرسی مەڵبەند و ئەندامی سەرکردایەتی. لە دوای بەڕێوەچوونی کۆنگرەی 5 لە 19 و 20 ئاب مانگی 8 ئەم ساڵ ژمارەیەک لە بەرپرسی مەڵبەند و مەکتەبەکانی کۆمەڵی دادگەری کوردستان لەسەر بنەمای دەرەنجامی کۆنگرە و لە دوایین کۆبوونەوەی سەرکردایەتی دیاری کران. لەو شار و ناوچانەش کە لە کۆنگرەدا نوێنەریان بۆ سەرکردایەتی دەرنەچوو بڕیاردرا بەرپرسەکانیان لە کۆنفرانسی ناوخۆییدا هەڵبژێردێن. ئێستاش ئەو پرۆسەیە بەردەوامە. هارون ڕەشید، کەناڵی ئاسمانی پەیام، کەلار.